Hello grade 9. Today I will discuss about new lesson. In this chapter 6 we have lesson 4. It's called Inscribed Angle. From this lesson we learn by which types of the angle from the circle is called inscribed angle and how finding measure of inscribed angle. What's the mean inscribed angle? خنکاران ام امر لچابتری ششا لبشی ششا لیسنی چوار بابەتی کینومان هەیە ئەوش چییە inscribed angle واتە چێوە گۆشەکان و فێر ئەمین لەم وانەیە بەچێ گۆشەیەک لە بازنەیەکە بە چ جۆرێکی گۆشە پێی ئەوتێ inscribed angle پێی ئەوتێ چێوە گۆشە و فێر ئەبین چۆن مێژەری پێوانەی چێوە گۆشەکان بدۆزینەوە. Let's start from definition. We have definition of inscribed angle is an angle whose vertex is on a circle and whose side contain a chord of the circle. To explain this definition, look, we have a circle, okay? Always inscribed angle, the vertex of inscribed angle is on the circle. خانكارا دايما سري چێوە گۆشەکان کە لە بازنەیەکە هەمانە مەرجە بکێتە سەر چی بکێتە سەر بازنەکە واتە ناوێ بکێتە سەر چی؟ سەر چەقە گۆشەکە سەر چەق لە بازنەکە. How? Look, we have a chord, right? We have a chord. For example, name it D, E, right? And we have another chord from the point D on the circle to the different location from the circle and intersect circle from the point F. خانكارن اگر دقت بيت لپیشا DE chord نیه G نیه بله G لبروي intersecti circle-ەکەی کردووە پێیناوتی radius و diameter بۆچی لەبەرەوەی بەئین بەخاڵی بە central point-ەکە تێپەڕ نەبووە is not passing central point کەواتە بەم لاینە ئەوتێت لەوانەکانی پێشوا فێر بوون بەمەوتێک کۆرد و ئەگەر من بێم کۆردێکی تر پێشم هەر لە هەمان پۆینتەوە هیچ کێشەی نابێت لە خاڵی ئیەوانێ بۆ لۆکیشنێکی جیاواز لەسەر سەرکڵەکە بە هەمان شێوە هەر لاینەکە intersecti سەرکڵەکە کە لە پۆینتی E و F باشە کەواتە ئێستا من دوو کۆردم هەیە لە سەرکڵەکە بەم گۆشەیەی سیرکە ئەگەر تۆ دیقەت بیت هەردوو کۆردەکە ڤێرتێکسێکیان دروست کردووە ئەم ڤێرتێکسە ئەکەوێتە کوێ ئەکەوێتە سەر سەرکڵەکە کەواتە بەو سەری کە ئەنجامی دروستبوونی ئینتەرسێکتی دوو کۆردەوە دروست ئەبێت لەسەر سەرکڵێک بمەوتێ بەم ڤێرتێکسە ئەوتێ چی کە لەسەر سەرکڵەکە دروست بووە ئینتەرسێکتی سەرکڵەکەی کردووە چی دروست کردووە angle making angle by this angles is called inscribed angle کەواتە ئەگەر ئێمە جارێکە دیفینیشنەکان بخەینەوەڵێ چی is an angle ئەو گۆشەیەیە whose vertex is on circle کە سەری ئەو گۆشەی ئەکەوێتە کوێ ئەکەوێتە سەر سەرکڵەکە وایە کەوتۆتە سەر سەرکڵەکە وەک central angle نییە کەوتبێتە سەر چەقی کەوتبێتە سەر چەقی سەرکڵەکە کەوتوتە سەر گۆشەک سەر بازنەکە کەواتە بەو گۆشەیە کە سەری گۆشەکە کە ئیە کەوتۆتە کوێ کەوتۆتە سەر بازنەکە کەواتە بەم گۆشەوتی inscribed angle and whose side وا لاکانیشی لای گۆشەکە ها ED و EF side نییە بۆ ئەو گۆشەیە contain a chord چی دروست کردووە کۆردێکی دروست کردووە ژەی دروست کردووە ئەگەر تۆ ED چییە ئەگەر سەیریکەی ED کۆردێکە ژەیەکە of the circle کەواتە ئێستا من نەزانم inscribed angle چییە بۆ گۆشەی ئەوترێت کە سەری گۆشەکە کەوتبێتە سەر بازنەکە و سایدەکانیشی چی بێت کۆرد بێت کەواتە بەم گۆشەیە by this angle from the circle is called inscribed angle کەواتە بەو گۆشەی کە لە بازنەیەکە سەرەکەی کەوتبێتە سەر بازنەکە پێی ئەوتێ چی چێوە گۆشە.
Inscribed angle theorem. We have inscribed angle theorem. چیم هەیە؟ سەلمێنراوی چێوەگۆشەکانم هەیە. بزانم سەلمێنراوی چێوەگۆشەکان ئەڵێ چی؟ The measure of an inscribed angle is half of the measure of intercepted arc. ئەڵێ چی؟ The inscribed angle theorem say the measure of inscribed angle is half of the measure of its intercepted arc. Intercepted arc by this broken part from opposite angle is called intercepted arc. کەواتە خوێندکاران بۆ بەشەی کە بەرامبەرم گۆشەیە سەیریکە ئەگەر بگەڕین و سەر وێنەی سەرەتا بەر لەوەی باسی سێوەرمەکەکەین بۆ بەشە لە دیۆ بۆ F ئەم بەشەی بازنەکە بەرامبەر ئینسکرایب ئەنگڵەکە نییە DF بەرامبەر ئینسکرایب ئەنگڵەکە نییە کە چییە DEF با کەواتە ئێمە میژەری ئینسکرایب ئەنگڵەکە لە ڕێی چییە لە ڕێی ئەم پارتۆ ئەدۆزینەوە کە بەرامبەر ئەنگڵەکە بەڵام سێوەرمەکە چۆن ئەیدۆزین ئەڵێ the measure of an inscribed angle is the half of the measure of an intercepted arc. Look, we have BCD is the angle. BCD is the measure of angle. The measure BCD is inscribed angle. Is inscribed angle always equal the half intercepted arc. كواتا intercepted arc of BD. كواتا ميجري inscribed angle أكاتا شي أكاتا نيوي ميجري BD أو بارتي كبرامبر inscribed angle كأكاتا BD. The measure BCD is equal half. It means 1/2 or 1/2 equal 1/2 the measure BC. D. So from the theorem learn the measure to find measure angle. To find measure inscribed angle from the circle always equals the measure of intercepted or opposite intercepted arc BD. From here we have BD is equal 1/2 the measure BD. كاتە خوێندکاران لەلەو فێرە بین پێوانی چێوگۆشەکان هەموو کاتێک کاتە پێوانی ئەو بەشەی کە بەرامبەرێتی ئەو کەوانەی کە بەرامبەرێتی لێرەیە چیە BD بەڵام کاتە چی نوێی ئەو کەوانەیە کاتە ئەگەر پێوتی میژەری BCDم لێرەیە بۆ بدۆزەر کە کاتە ئینسکرایب ئەنگڵەکە چکە بۆ چی لەبەرەوەی سەری ئەم گۆشەی کەوتۆتە سەر سەرکڵەکە ئاگار لێ ئەبێ بیناسیتۆ لە پرسیارە کاتێک کەوتی میژەری ئەم گۆشەیەم بۆ بدۆزیەوە جیاوازی بکەی لەگەڵ سنترال ئەنگڵی چییە وانەی پێشەوە کە چۆنەمان دۆزیوانێ یەکسەر ئەوڵی ئەکاتە چی ئەکاتە نیوەی ئەو کەوانەی بەرامبەرێتی کە کاتە BD ئەکاتە 1/2 measure of BD. بۆی باشتر لەم سێوەرمە و لەم سەلمێنراوە تێ بگەین ئێمە خوێندکاران لێرە ئێکزامپڵێکمان هەیە. Look, we have example. Find each measure from the circle. Okay? We given from this example, given this figure, given this picture, and asked us find measure HKL. Look. خوێندکاران وێنێکی یاوە بە ئێمە دەکەم لە پارتی ئەی ئێکزامپڵەکە داوت لێکە پێوانی HKL بدۆزەرەوە هەر کاتێک زانیمان سێ لێتەرمان هەبوو کەواتە مەبەستی چیە گۆشەی کەیەکەیە مەبەستی گۆشەی ئەنگڵە و گۆشەی چی ئەو لێتەرێک ئەکێتە ناوەڕاستەوە H. Look, we have H K L. So H K L is the angle K. You must find angle K. Look, again was لم لاینانی تربێنین H K L. گەر ئێمە وێنەکەت ئەلێرا بۆ کەمەوانێ بۆی باشتر تێ بکەین H K L.
وایە ئایا ئەمە inscribed angle نییە؟ It's inscribed angle. To find an inscribed angle you must equal the inscribed angle HKL is equal the measure of intercepted arc of HL is equals the half of intercepted arc of HL. کەواتە خوێندکارە ئەگەر لێرە من بێم ئەم inscribed angle بدۆزمەوە هەموو کاتێک یەکسانە بە نیوەی کەوانەی بەرامبەری باشە نیوەی کەوانی بەرامبەری لێرە ئەو چ کەوانێکم بەرامبەرەتی HL کاتە منە وێنێ تەنها هاتووم ئەم لاینانی ترم لا بردووە HKL ئەم گۆشەیە بەرامبەر ئەم پارتەیە HL وایە بەرامبەر ئەم کەوانەیە باش ئێمە ئەزانیم by depending above theorem the measure بە پشتبەستن بە سەرمێرایی پێشووتر کە خوێنمان the measure HKL equal the measure 1/2 half of measure intercepted arc of کەوانەی بەرامبەری چ کەوانێکم هەیە بەرامبەر میژەری HKL بێت بەرامبەر گۆشە inscribed angle-ەکەم کە کەیە ئەم کەوانەیە HL باشە باش the measure HKL خوێندکاران میژەری HL چەنە کەوانەکە ئەگەر لە پرسیارەکە و لە وێنەکە پیابێتین شەیە 160 degree کاتە 160 degree 160 پلە باشە times 160 ئەتوانی یەکسەر لێرە بڵێ 160 divided 2 چکە بۆ ئەمە زەی ژێرێمەیەکە ئەمە کاتە چەند کاتە لێرەوانەیەک سەر کاتە 160 دابەشی 2 باشە 160 دابەشی 2 ئەکاتە چەند کاتە 80 زەمیژەر HKL equal 80 degree کاتە خوێندکاران میژەری HKL-ەکە کە ئەکاتە inscribed angle-ەکە چۆن دۆزیمەوانەیە بە پشتبەستن بە چی بە کەوانی بەرامبەری ئەکاتە چی هەموو کاتێ مێژەری always the measure of inscribed angle is equals the half of measure intercepted arc for example from here HL کاتە لێرە چیم هەیە HL مە کەواتە میژەری inscribed angle-ەکان چێوە گۆشەکان هەموو کاتێک ئەکاتە چی ئەکاتە پێوانەی نیوەی کەوانەی بەرامبەری چ کەوانێکم هەموو بەرامبەری یەم چی ئەەکەم هەر ژمارێکە ئەم ماتێ لە پرسیارەکە دابەشی دوی ئەەکەم کە ئەکاتە کەوانەی نیوەی کەوانی بەرامبەری ئەکاتە چی ئەکاتە پێوانی ئەو inscribed angle کە لە پرسیارەکە داوام نەکای دۆزمەوە ئەمە بەم جۆرە من یەم بە پشتبەستن بە سیۆرمەکە یەم چیەکەم ئەم inscribed angle-ەم دۆزیەوە کە میژەری HKL ئەکاتە چەند 160 ئەکاتە 80 دۆزیمانێ The measure DHK. Look. The measure DHK. باشا كواتر خنكاران DHK. Which opposite part from the circle circle DHK باشا چ کەوانێکم هەیە بەرامبەرم گۆشەیە بێ DHK هاواز لەوانی تر بێنە DHK چ کەوانێکم هەیە بەرامبەری بێت ئەم کەوانەیە کاتە DK کاتێ بەبێ پشتبەستن بە سیۆرمەکە ئەڵێ زەمیژە DHK is equal the half of measure intercepted arc is we have KD or DK باش بەر لەوەی من بێم ئەگەر سەیرێکی خوێندکاران KD ئەم کەوانەیە هیچ ژمارێکیەوە بە من کە من بتوانم لە ڕێئێمەوە بێ میژەری ئەم inscribed angle بدۆزمەوە نا وایە کەواتە وەکو ئەمە نییە پێوانی کەوانێکی یابێ بە من کە 160 سەر داوەشی دوو کەم یەکسەم پێوانی ئەم inscribed angle بدۆزمەوە لێرە هیچ پێوانی کەوانێکم نییە
کەواتێم چی ئەەکەم یەم بۆ ڕێگایەکی تر خوێندکاران ئەگەر دیقەت بین میژەری KLD باشە واز لەمەیان جارێ بێنە میژەری KLD Inscribed Angleەکە لەبەری ئەڵەکە کەوتۆتە سەر بازنەکە باشە ئەمەش بەرامبەر چییە بەرامبەر هەر هەمان کەوانە نییە کە DHK بەرامبەری بوو KLD بەرامبەر چ کەوانەیەکە KD وایە the measure KLD is equal the half of measure KD ئێستا ئەگەر تۆ دیقەت بی هەردوو ڕاستە ئەمەیان داواکراو نیە لە پرسارەکە بەڵام من بۆچی ئەمەم کرد مادام ئەم کەوانەیە ئەمە Inscribed Angle بەرامبەر ئەم کەوانەیە و هەمان شوێن Inscribed Angleێکی کەشم هەیە بەرامبەر ئەم کەوانەیە کاتە میژەری ئەم دوو ئەنگڵە مادام هەردووکیان is equal the half of the same measure of intercepted arc لەبەری هەردووکیان ئەکاتە چی ئەکاتە نیوەی هەمان کەوانە کە بەرامبەرەتی چ DHK و چ KLD ئەکا بتەنی بەرامبەر هەمان کەوانون و ئەشکانە نیوەی هەمان کەوانە میژەرەکانیان کەواتە میژەری ئەم دوو ئەنگڵە ئیکۆڵن ئەم دوو Inscribed Angle ئیکۆڵن کەواتە لێرەوانێ ئەگەر ئەم دوانە یەکسان بێ بە هەمان کەوانە کەواتە لێرەوەڵە میژەر DHK equal the measure KLD کەواتە ئەگەر KLD یەکەم چل بێت مادام یەکسانە بە DHK یەکەم کەواتە DHK یەکەم ئەو Inscribed Angleژە بە چەند بێت ئەبێت چل بێت لەبەروی هەردووکیشان بەرامبەر هەمان کەوانە so from here the measure DHK equal 40 degree کاتە بەم جۆرە خوێندکارە باشە کاتە لێرە میژەری کەوانەکە intercepted arcەکەمان we don't have the measure of intercepted arc لەبەرەوەی لێرەیە میژەری ئەو کەوانەیەمان یەکە بەرامبەر Inscribed Angleەکەیە نەیاوی نەتێم و داوای چیشم لێ ئەکا KHDم لێ ئەکات کاتێم چەکەم یەم بۆ Inscribed Angleێکی تر ئەگەڕێم کە هەمان کەوانی بەرامبەر بێت و دوا دۆزیشمەوە KLD هەمان کەوانی مادام هەردووکیان ئەکانە نیوەی هەمان کەوانی بەرامبەریان کاتە بەڵێ گۆچەوە گۆشەی هەردووکیشان ئیکۆڵ یەم بۆچی سیۆرمێکی کەمەی خوێندکاران Theorem of circular inscribed quadrilateral Theorem of circular inscribed of quadrilateral سەنوێنراوی چیم هەیە چوارلایەکم هەیە لە چیە لە بازنەیەەکە سیرکەن خوێندکاران ئێمە چوارلایەکمان هەیە ئێستا لەم بازنەیە باشە ئەڵێ a quadrilateral inscribed in a circle ئەگەر تواز لەمە بێنی بە هەمان شێوە لە بیەوانێ هاواز ئەم چوارلایە بە شەکیلێکی توانێت B AD ئامەش Inscribed Angleێک نییە لەبەری هەر کەوتۆتە گۆشەکەی کەوتۆتە سەر هەمان بازنە ئەڵێگە چوارلایەکم هەبوو لە بازنەیەەکە then at opposite angle are supplementary ئەوە opposite angleەکانە هەسێریکە ئەم چوارلایە B and D is opposite angle right کاتە ئەم دوو گۆشەیە کۆکەمە سەپلیمەنتارین چین پڕکەری یەکترن MB plus MD is equal 180 and AC is opposite so the measure A plus the measure C is equal 180 کەواتە کاتێک چوارلایەکم هەبێت لە بازنەیەەکە و چیشی دروست کردووە ئەم چوارلایە بەپێی ئەم سیۆرمە بێت ئەڵێ دوو گۆشەی بەرامبەر بە یەکتر چین کۆیانە بکەینەوە کاتە 180 چین سەپلیمەنتاری کەواتە MB plus MD equal 180 MA plus MC equal 180 ئەم سیۆرمەوە بۆچی بەکارهێنم ئێستا من ئێگزامپڵم خوێندکارم we have find the four angle measure of the inscribed quadrilateral MDRC. From this example,
given the picture of the circle, and from the circle we have the quadrilateral, and asked us find measure each of angle of the quadrilateral from the circle. كاتي خن كان لم example ايما چارلاكم هيلم بازنيا ودام لكات بيم بيواني هريك يقلم قوشانا طبعا قوشي دروس كردوا ها امانة قوشان بيواني هريك يقلم قوشانا بدوز مواني باشا باش یەکەم ستێپ کە تۆ ئەبێ بیکەیت ئێمە ئەزانین پێویستە من ئەگەر بێم پێوانی گۆشەی ئێم بدۆزمەوانەیە کە خۆی لێرە بە ئیکۆژنێک بە ناڕاستە و خۆی یاوێتی بە تۆ پێویستە من بێم نرخی وای بدۆزمەوە بە هەمان شێوە لێرە نرخی وای بدۆزمەوە لێرە نرخی وای بدۆزمەوە و گۆشەی دیشم نەدراوە دوای باسی ئەوەکەین کەواتە the first step to find measure each angle you must find in value of y پێویستە بێم نرخی چی بکەم نرخی y بدۆزمەوە باشە by depending above theorem if we have a quadrilateral from the circle always the opposite angle are supplementary کەواتە بە پێی پشتبەستن بە سەلمێنراوی پێش خۆی کە ئێستا باسمان کوتمان ئەگەر چوارلایەکمان هەبێ لە بازنێکە ئەوە دوو گۆشەی بەرامبەر بەیەک چین سەپلیمنتارین کۆیانەکەی نۆ بکاتە سەواشە یەم ئەم سەلمێنراوە بەکارێ لە بڕی من چوارلام هەیە بۆچی بۆ دۆزینەوەی گۆشەکان و بۆ دۆزینەوەی تەرخی وای چۆن which angle are opposite the measure M and R are opposite angle so the measure M plus the measure R is equal R supplementary equal 180 the measure M is half 10y plus 19 and the measure R we have 6y plus 1 equal 180 هاي برسيارة كده هي ياسا كده يعني باش 10y plus 6y equal 16y 19 plus 1 equal 20 equal 180 later the variable to the one side and the number to another side you must transformation 20 the number 20 to the 180 16y equal 180 minus 20 كاتا مادام بيستكم بالبولاي سهوشتاكو نشانكي change the sign نشانكي يقوريت ليرا سهوشتا دابشي عفو بستيلي براكاتا چان 160 is equal 60y and divided both sides 16y because the coefficient of the value y we have 16 to find so 160 divided 16 is equal 10 so the value y is 10 كاتا نرخي y مدوزيو ده يم ام نرخا لهر يكلم گۆشانە دانێمانێ بۆی بێم میژەر to find measure each angle بۆی هەرێک پێوانی هەرێکێک لەم گۆشانە بدۆزمەوە باشە step 2 find measure each angle the measure of angle putting the value y from here 10 times 10 plus 19 ذكرت 10 times 10 100 100 plus 19 190 أما چیە پێوانی گۆشەی ئێمە and measure of angle R we have 6y plus 1 we must put in the value y from this equation 6 times because between 6 and the value y we have times 6 times 10 plus 1 6 times 10 60 plus 1 61 so the measure of angle R is 61 and the measure
sorry, the measure of angle C. See, we have 3y plus 12. آخر كارن نڵی ئەمانی لکووە هێنا خۆی لە گرافەکە یاوێتی بە ئیکۆیشن یاوێتی ئەنگڵەکان ئێمە چەکەین دوای نرخی وایمان دۆزیۆ لێ کە لەوەی کۆشنایانە دایانینەوەنێ نرخی گۆشەکە پێوانەی گۆشەکە ئەدۆزینەوەنێ 3 times 10 plus 12 ئەمەش ڕاستەخۆی کسەرەکاتە چەند 42 خەنکارن. ئێستا من گۆشەی پێوانی گۆشەی ئێم و ئار و سیم دۆزیەوە مایەوە چی دی هیچ ئیکۆیژنێکم نییە هیچ شتێکم نییە من بتوانم دی بدۆزمەوە کەواتە دووبارە ئەگەڕێم و بۆچی بۆ سێوەرمەکەی پێش ئەم ئەگزامپڵەکە خوێنمان کەوتی ئەگەر چوار لایەکم هەبێت لە بازنەیەەکە ئەوە دوو گۆشەی بەرامبەر بە یەکتر چین سەپلیمنتارین باش پێوە چ which angle from this opposite from angle D چ ئەنگڵێک هەیە بەرامبەر گۆشەی دی we have C ئان ئێمە نرخی سیشمان دۆزیەوە لێرە چەنە 42 کەواتە بە پێی سەلمێنرای پێشخۆی کاتە چی ئەڵێ the measure D plus the measure C is equal 180 ئەمە 180 ئەمە سەلمێنراوەکە بووتی ئەپۆزایت ئەنگڵەکان چینەکە 180 باشە میژەری دی نیمە باشە ئێمە زانیمان مایەوە چی مادام میژەری دیم نییە ئەی میژەری سیم چەنە دۆزیمەوە لێرە ئەهای دوای نرخی وایم دانا چەند بوو 42 ئەکات تەکسانە بە 180 کاتە بۆی مێژەری دی بدۆزمەوە بێت 42کە بەرم بۆ لای 180 کۆ لە برەوەی میژەری دی unknown variable نەزانراوە the measure D 100 after 42 to the transformation number 42 to the 180 the change sign is to minus so from here the measure D is equal 138 کەواتە خوێندکاران بەم جۆرە من هاتم میژەری دیشم دۆزیەوانێ لە ڕێی چی و لە ڕێی ئەو سەلمێنراوەی کە لە پێش خۆیوانێ ئێمە چیمان کرد لە ڕێی سەلمێنراوی پێش خۆی دۆزیمانە خوێندکاران اینجا خوێندکاران بەم جۆرە هاتینە کۆتایی بابەتی ئەمڕۆمان وەکو لە کۆتاییە چەند هۆمۆرکێکم هەیە بۆ ئێوە خوێندکاران لە پێجی 239 لە ئەکسەرسایزی نمبەر 1 و هەتاکو نمبەر 4 هۆمۆرکە بۆ ئێوە و هەروەها لە پێجی 240 لە ئەکسەرسایزی نمبەر 13 وانێ هەتاکو نمبەر 14 هۆمۆرکە بۆ ببورە لە پێجی 240 لە ئەکسەرسایزی نمبەر 6 و هەتاکو نمبەر 7 ئەوە هۆمۆرکە بۆ ئێوە دەستان خۆش بە خوێندکاران بە هیوای سودبینین و سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوە